سڵاو دەروون و دیاردەی ئەم جارە بەردەوەی باسی دیاردەکە بکەم ئەمەوێ باسی جوانی شاری ئاکرێ بکەم کە دەروون و دیاردە لە شاری ئاکرێ. خۆشحاڵ بووین کە هەمیشە بینەرانی دەروون و دیاردە لە شارەکانی کوردستانەوە داوامان لێکن کە بەرنامە لەو شارانە دروستکەین بەپێی توانای خۆمان و ستافەکە و کوردستان 24 لە خزمەتی هەموو شارەکان ئابین و کوردستان بە یەک پانتایی ئەبینین ئێمە. جایتر گرنگ نییە لە شاری هەولێر بەرنامە تۆمار بکەین یا لە شاری سلەیمانی بێ یا لە دوهۆک بێ یا لە کەرکووک بێ یا لە هەڵەبجە و هەر شارێکی تر بێت. ئێمە بۆ کوردستانی شەکەین و پێم خۆش بوو ئەم پێشەکەی خۆم ببەستمەوە بۆی کە باسی دیاردەکەی ئەم جارەمانی لێ بکەین. بەداخەوە هەم سەرکردە سیاسیەکانی کورد ئەو سەرکردانی کە بە ویژدان و بە ئەخلاقەوە کاریان کردو و کارەکەن بۆ داهاتووی کوردستان بیر لەواکەنەوە نەک فۆرم و فەلسەفەی ناوچەگەرێتی نەهێڵین، فۆرمی پان کوردستانی سیرکەین، کوردستان وەکو یەک بەش سیرکەین، هەم ڕۆژ ئاوای هەم ڕۆژ هەڵاتی هەم باکووری هەم باشووری. بەڵام بەداخەوە سیرەکەیت جاروبار ئازارێک هەر هەمومان برینارەکات، ئەویش ئەو ئازارەیە کە هەندێک کەس و هەندێک گروپ ئەیانەیە ئەم وێنەیە لە چاوی هەم بینەرەکان و هەم لە چاوی هەموو کوردستانیەک پشێوێنێ. بۆی کە لە ماوەی ڕابردووە بینیمان و بەردەوامیش لە ڕابردووترا بینومانەکە دیاردەی بەگژاچوونی خێڵ و عەشرەتە کوردەکانە بە هەر بیانوێک بێت. ئێمە لە دەروون و دیاردەوە ئەم شەو بەچڕی و بەرەو چارەسەر وەک تایتڵی بەرنامەکەمان ئەمانوێ ئەم دیاردەیە بەرەو چارەسەرێکی باش بەرین و بە لایانی پەیوەندیداری بڵین و هەم بەو خێڵ و بەم گروپانە بڵین کە ئەو شەڕ و ئاژاوانە دروستەکەن لە کوردستانە وێنەیەکی ناشرینی کوردستان پیشانی دەرەوەیان کە بڵین باش ناکەن هەڵا ئەکەن، کە ئەمانوێ پێیان بڵین چارەسەر بە چەک نییە، چارەسەر لە ناو دادگاکان و لە ناو بنکەی پۆلیس و حکوومەت دەبێت چارەسەری کێشەیەکیەوە بکات. بە خۆشحاڵیەوە بە میوانناری عەقید ڕەشید محەممەد بەڕێوەبەری پۆلیسی ئاکرێ بەخێربێ عەزیەتی کێشە، بەڕێز دادوەر سامی سلێمان دادوەر لە دادگا و لە داواکاری گشتیش جەنابیشە بەخێربێ عەزیەتی کێشا و دانیشتووی شاری ئاکرێشی پێما بێ قوربانە بم. جەمیلە محەممەد ئەندامی ئەنجومەنی پارێزگاری دوهۆک و ئەندامی لقی نۆی پارتی جەنابیشە بەخێربێ وەک شارەزایەک وەکەوەی کە بە فیعلی لە ناو ئەم کێشانیت وەکو خانمێکیش خۆشحاڵ بووم کە ئامادە بوویت، زۆر بەخێربێ. بەڕێز عەبدال نووری چالاکوان جەنابیشە بەخێربێ و هەروەها بۆ پرسیارێک زۆر بەڕێز جەباریار میوانمانە ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە. پرسیارەکەم بۆ بەڕێزیشی ئەوەیە کە هەڵبەت نامێ ئێستا جوابم باتەوە. پرسیارەکەم بۆ بەڕێزدەوەیە کە قسەیەکی زۆری خەڵکەیە کە ئەو شەڕانەی کە لە بینی خێڵ و عەشیرەتەکانە لە کوردستان شەڕی پێکرێ و بۆتە دیاردێکی قێزەون و ناشرین لە بەرچای هەمومانە بەداخەوە بەو چەکاناکرێت کە بە وەزارەتی پێشمەرگە یاوێتی بە پێشمەرگە بۆی کە شەڕی داعش و شەڕی دوژمنانی کوردی پێ بکات، بەڵام ئەم چەکانە ڕوویان نەکرێتە هاوزمانانی خۆمان. بینەر بن دووبارە بەخێر بێن، ئەزیێتان کێشا و ئەمێ هاوڕێیانە ئەمانەیە بەرەو چارەسەر باسێکی ئەم دیاردەیە بکەین. منەمێ بە تەنزێک دەست پێ بکەم کە جەمیلە خان لە سارەکە دابەزی هات کاکسامی وتی خۆ ئەم بابەتە بابەتێکی ژنانە نیە، هەڵبەتە بۆ تەنز بواتوت بۆچی جەمیلە خان هاتووە. منیش ڕێک پرسیارەکەی جەنابی ینی تەنزەکەی جەنابی یەکەم بە پرسیار بۆ جەنابە پێ هەڵێم بۆچی ئامادە بووی لەم بەرنمەیە یا بۆت ئاسانتر کەم ژنان قوربانی دەسی ئەم شەڕە عەشایریانە هەن. بەخێراتنی بەڕێستان دەکەم ئەو کەناڵی 24 دەکەم، سوپاسان دەکەم کە هاتنە شاری ئاکرێ بۆی کە ئەو دیاردەیە کە جەنابەت باست کرد وای لێ بکەین کە ئێمە شاری خۆمانە ئێمە شاری خۆمانە با من مقاتعەیەک بکەم ئێمە خۆم بەمی من یەکەم جار مە شاری ئاکری خۆشەویست دەبینم، بەڵام بۆ من سلەیمانیە، بۆ من هەولێرە، بۆ من ینی بە شاری خۆمانی زانین میوان نین و ماڵی خۆتانە. زۆر سپاس. ماڵی خۆتانە زۆر بەخێر بێن سەرچاو. باسی ئافرەتتان کرد
هەر کێشەیە کە ڕوو بداتن یەکەم کەسی کە دەبێتە سوتەمەنی ئافرەت و منداڵە چونکە ئەو کێشە کۆمەڵاتیانەی کە ڕووددەن ئەو کێشانێک کە لە بینی عشیرەت و عشیرەت کە ڕووددەن دژمنداری کە ڕوودداتن هەندێک ماڵ ئاوەرە دەبن هەندێک پیاو کە دەکوژرێنیان بریندار دەبن ئەوانە خێزانەکانیان بێ هاوسەر بێ باوک منداڵەکانیان بێ باوک دەمێنێنەوە و ناچارن گوند و شوێنی خوان بەجێ بێڵن بۆیش ئامادەبوونی ئافرەت لە ناو چارەسەرکردنی ئەو کێشە کۆمەڵاتیانەیەک جار پێویستە چونکە وەک بە جەنابەتم ڕاگەیاند یەکەم زەرمەند ئافرەت و منداڵە باش ئەو وێنەیە چۆن چۆنیە بینیت کاتێک دوو خێڵ دوو عشیرەت هەڵبەتە باسی یەک ناوچەی دیاریکراو ناکەین ینی ئەمێ ئەوە بڵێن باسی دوایین کێشە ناکەم کە لە بینی ئەو دوو خێڵا ڕوویە لە بینی ئەو دوو عشیرەتا ڕوویە لە کوردستان باسیۆکەین کە لە ماوەی ڕابردووە لە دەوروبەری ڕانی و قەڵات زێ ڕوویە لە ماوەی ڕابردووترا لە نزیک چەمچەماڵ ئەم شتە ڕوویە بەگشتی لە قەزاو ناحیەکان ینی شەڕی بچووک و گەورەی ئەم گروپانە بینن ینی ئێوەمانان کە با بڵین بەدەنگانی خەڵک ئەتانەیە ئەم وڵاتە بەرەو دیموکراسیەت بچێ وڵاتە بەرەوە بچێژن لە شوێنی خۆی بێ پیاو لە شوێنی خۆی بێ یاسا لە شوێنی خۆی بێ پۆلیس لە شوێنی خۆی بێ چۆن چۆنی ئازارتانەیە ئەم شتە بەڕاستی ئەمە دەبینم جێگای داخەچکە ئێستا کوردستان ئەوە ماوەیەکی یەکجار زۆرە کوردستان ئازادە کوردستان بەرەو شارستانیەتێک زۆر باش ڕۆیشتیە کوردستان ئاوەدانە خەڵکانێک لە کوردستان دەژین زۆر ڕۆشنبیرن بەداخەوە کە ئێستا دیاردەی شەڕ و چەک و لێکدان و بریندارکردن و کوشتن یەکتر مابێتن چونکە ئێمە دەبی هەوڵ بدەین ئەگەر جەمی لە خانەگەر برایکی خۆت لەو بەشداری یەکێک لەو شەڕانابێت گریمانێ ئەمە چی پێڵێت هەمویان برای منن هەمویان خانوادەی منن داوایان لە دەکەم بە هیچ شێوەیەک ئەو دیاردانە ڕوو نەداتن چونکە دەبێتە کاولکاری یەکەم ماڵ و خێزان و ژن و مناڵەکان دوایش دەبێتە دیاردەیەکی ناشرین لە هەموو جیهان باسی کوردستان بە جوانی کرایە بۆچی ئێستا بەو دیاردەیەوە بە کوردستان ناشرین بکەنە پێشتاوی خەڵک پشتگیری بۆ قسەکانی جەناب بدیانی ئەگەر ئێمە باسیەوە بکەین کوردستان یەکێک لەو شانیازیانی کە هەرێک لە ئێمە هەمانە کاچینە دەرەوە ئێمە لە یەک دو ساڵی ڕابردووە شەڕی گەورەترین تیرۆری سەر ئەم ئەرزەمانە کرد بەڕاستی شانازیمان بۆ کرد کە پێشمەرگەکانمان دوولەی تفەنگەکانیان ڕوبەڕووی داعشەکە پیسترین دوژمنە بەڵام ئێستا ئەم ڤیدیوانە ئەگەر ئەم ڤیدیوانە ببینن دراوسەکانمانە بێت چی بڵێن ئەمە شتێکشم هەیە لەسەر ئەو ڤیدیوانە کە جەنابەت باس دەکەین سوشیال میدیا دەبی ڕۆڵێکی دیکە ببینیت ڕاستی دەبی هەوڵ بدەتن ئارام ئەو بابەتانە کە ڕوودەدەن ئارام بکەتەوە نەک بابەتەکە زیاتر بەرز بکاتەوە بابەتەکە بێختە بە چاوی خەڵکو و لێ بکاتن کە دوژمنداریەکە زیاتر ببێتن دەسەکانە خۆش دەست خۆش کاک سامی دووبارە بەخێر بی خۆشحاڵ بووم وەکو یاسا و وەکو دادوەرێکی بەڕێست بەشدار بووی لە بەرنامەکەمە ئەم دیاردەیە گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار بۆ ئایندێ وڵاتە بەڵێ سەرەتا بەخێر بێن سوپاس سوپاسی جەنابتان دەکەین بۆ ئەم بەرنامە بەڕاستی لە شوێن و کاتی خۆی ئەنجامدرا زۆر سوپاس هیوادارم بۆ ئەوەی زیاتر بەرنامەکە سوود بەخش بێ پەنجە بخەینە سەر خاڵە سەرەکیەکان چونکە نە عشیرەتگەری و نە پرچەکردنی عشیرەت دیاردەیەکی هەنۆکەین بگرە عشیرەت نەک پێش سەدان ساڵ بەڵکو و پێش هەزاران ساڵ هەر هەبووینە و پێش ئاینی ئیسلامیش هەبووە و لە کتێبە پیرۆزەکانیش ئاماژیان پێکراوە لە فەرمودەکانی پێغەمبەرانیش ئاماژیان پێکراوە و نەک هەر لە کوردستان و عێراق و یان ڕۆژهەڵاتی ناوڕاست بگرە لە یابان لە ئیسرائیل دیاردەی عشیرەتگەری هەر هەبووە تا ئێستاش ماوە و شتێک نییە کە باشە هەڵبەتە ئێمە باسی دیاردەیەوە ناکەین کە عشیرەتگەری هەیە قسەکەی جەنابەت ڕاستەکەی لە ئیسرائیل و لە یابانی شەیە بەڵام لە ئیسرائیل و لە یابان عشیرەتەکانی ئەوان ئەگەر تووشی کێشەیەکی کۆمەڵایەتی بنیا کێشەیەکیانە بێ لە دادگاکان و پۆلیس چارەسەریەکە بەڵام لێرە دەسەیرێتە تفەنگ و خۆیان شەڕ لەگەڵ یەکتر باسی ئەو شوێنە ئاکەین با خزمەتی جەنابتان بکەین هەروە بە پرچەکردنی عشیرەتی شکارێکی هەنۆکەی نییە ئەنی عشیرەتگەری وەکو گوتمان شتێک نییە جێگای شەرمەزاری بێ بگرە سەرکردە سیاسەکانمان شانازی بە نازناوی عشیرەتگەری خۆیان دەکەن کەسانمان هەیە دادوەرن نازناویان عشیرەتگەریە کەسانێک هەیە ڕۆشنبیرن لە دەستگا ڕۆشنبیرەکان کار دەکەن نازناوی عشیرەتگەریان هەگرتەوە بگرە هەڵبژاردنەکان لەسەر بنەمایەکی عشیرەتگەری تا ڕادەیەک ئەنجام درا و پرچەکبوونی عشیرەتیش خۆتان دەزانن بە درێژایی مێژووی کوردستان ئەم عشیرەتانە چ بۆ ڕووبەڕوونەوەی هەڕەشەکانی ناوخۆیان دەرەکی هەمیشە هەوڵیان داوە خۆیان پرچە بکەن باش ئێمە باسی ئەم قسانی جەنابەت کردت
وەکو دادوەرێک وەکو هاوڵاتیەکیش من وەکو هاوڵاتیەک من باسی ئەم پرسەم هێشتا وەک دادوەرێک باش ئەمە دادوەرێک پێم بڵێ ئەمەیەکو دادوەرێک پێم بڵێ گەیشتۆتە هەڵبەتە باسی دوا ڕووداو ناکەین لە بینی ئەو دوو عشیرەتەی کە ڤیددیۆیان بڵاو بوو بە هەڵایەکی سۆشال میدیا و میدیاکان قسەیان لەسەر ئێمە باسی مێژووی ئەم دیاردەیەکەین لە کوردستانە کە لە ڕووداوی بچووکۆ دەستی پێکردو و ڕووداوی گەورەشی لێکۆتۆ کۆی کە لە ماوەی ڕابردووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ئەومان بینیانی تۆ چی ئەڵێ ئەم ڕووداوە گەیشتۆتە ئاستی مەترسیەوە لە کوردستانە ینی ئەمە گەیشتۆتە ئەو شێوەی کە احترامەن بۆ بینای دادگاکان گەیشتۆتە ئەوەی کە حساب بۆ دادگا و بۆ پۆلیس نەکرێت لە وڵاتە گەیشتۆتەوە ئاستە ئەگەر خزمەتان بگەمە من خۆم خەریک بووم بگەمە سەر ئەو خاڵە باشە بە کورتی پێم بڵێ چکە پاکێجێکمان هەیە بۆی کە هەم دەستخینە برینەکەەوە هەم من بە حکمی ئەوەی کە زیاتر لە 20 ساڵە لەم شارە ئیش دەکەم چ وەک لێکۆلەرەوی دادی چ وەک دادوەری لێکۆڵینەوە یان وەک داواکاری گشتی باوەڕ بکەن بە هیچ شێوەیەک من ناڵێم بە هەرگیز نەبووە بەڵام ئەم پرسە ئارێشەی بۆ ئێمە دروست نەکردووە تەنها دوا ڕووداو نەبێ کە ئەمەش یەکەم جاریانی ئەمە جاری دووەمە بە هۆی هۆکارەکانی ئەنجامەکە هەروە دەدەچوو بەڵام کە بڵێ بە شێوەیەکی گشتی من بە حکمی ئەو هەموو ساڵانەی کە کارم کردو لە دادگا ئارێشەی چوامەم بۆ دروست نەبووە بە هۆکارەکەی عشیرەتگەری بە پێچەوانەوە بە پێچەوانەوە یەک جوابی ڕێز عشرەتەکان حسابیان بۆ ینی نەکە ڕێز عشرەتەکان هەر تاچی عشرەتەکان کەسێک گەر عشرەتدار بێ و کەس و پشت و پەنای بەهێزیە بێ حسابی بۆ دادگا کردووە بە پێچەوانەوە برادرانی وەکو ئێمە پێیان دەڵێن شێخ و ئاغەکانی ناوچەکە زۆر ئینسانی ڕێک و پێک و ڕۆشنبیرن باوەڕ بکە زۆر جار هاتوونەتە لامان دەڵێن دادگا ماڵی هەمومانە دادگا شوێنێکی پیرۆزە مولکی هەمومانە هەر ئیهانەیەک بۆ دادگا بۆ هەموو عشیرەتەکانە لێرە یانە ئەوەیە بیر و بۆ چوون و تێڕوانینی ئەوان لەسەر دادگا دەستخۆش من ئەمێ لە بەرەوەی کاکجەبار پێما بێت آخر من خاڵێکی سەرەکی هەبوو پێش ئەوەی کاکجەبار بەشدار بێ حەزم دەکرد ئاماژەی پێ بکەم ئەو خاڵە بڵێ تا کاکجەبارم بۆ ئاماداکەم جان کارەساتەکە لەوە نەبوو لە عشیرەتگەری و چەککردنی عشیرەتگەری کارەساتەکە لەوە دابوو یەکەمین جارە ژمارەیەکی زۆری بەشداربووانی ئەو کارەساتە ژمارەیەکی زۆری پێشمەرگە بوون لەو پێشمەرگانش ئەفسەرانێکی زۆری وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناخۆ کە لە دەرەوەی ئاکرێش هاتوبوون لەو ئەفسەرانش کەسانێکی پایە بەرز لە وەزارەتی پێشمەرگە بە چەک و تەقەمەنی و بگرە ئالیاتی عەسکەری ئەم ئاژاوایان دروست کرد ئایساوەکەم بێچێت لەو پرسیارانەی کە لە کاکجەباری بکەم داوا دەکەین ئەوان لە لای خۆیان وەک مەرجعی عەسکەری لێپرسینەوەیان لەگەڵ بکەن و ئەگەر لە سەریان بستەپێنرێ بە توندترین شێوە ڕێکاری یاساییان دەژی وەرگرن باش تەلەفونەکە پێما بێ نووسراوە ئۆن هۆڵد لاوە چێت تەلەفۆنی تری لەگەڵا بێت تا تەلەفونەکە ئامادا بێگە کاک فەرمان بێ بۆم ئامادە بکە سوپاس یەکەم دووبارە جەنابە بەخێر بێ وەکو بەڕێوەبەری پۆلیسی ئاکرێ کە لە کاتێگرین سەعاتێک ئەم جارە بڵێم من بە خێراتنی تۆکەم چونکە ئاکرێ بە ماڵی خۆمان نەزانین ئەم دیاردەیە ئەگەر خاڵێکە بێ ئەزێتی دڵی ئێوە باد ئەگەر خاڵێکە بێ ئەزێتی دەستگاکەی ئێوە باگەر خاڵێکە بێ ئەزێتی ئەفسەرەکانی ئێوە باد ئەگەر خاڵێکە بێ پێشێلکاری بێ بەرامبەر ئەو ڕوودبانەی کە بەسەر شانی جەنابتەوەیە کە تۆ پیاوێکی یاسایی و پیاوێکیت بە توانای خۆت گەشتوتە ئەم شوێنە بەڵام لەو لاوە سەیرەکەی ئەو ڤیددیوانی کە بینیمان و لە ڕابردووشا لە کوردستان سەیرەکەی تۆ بە جۆرێک لە جۆرەکان خوێنتە بێ بە ئەو تاگێتە ئەو ڕوودبەیە بەڵام سەیرەکەی لەو لاوە دوو گروپەیەن بەیەکە دوو گروپ شەڕەکەن بەبێەوەی هیچ حسابێک بۆ ئێوەمانان بکەن بەبێەوەی هیچ حسابێک بۆ گڵۆپی سیارەکانتان بکەن کە لە دنیاە کاتێکە سارێکی پۆلیس خۆی کات بە کێشەیەکایتر ئەگەر چوزانم هەچ کەسێک بێتێتەوە ئەرزابێ بلەرزێ و ئەچنە شوێنی خۆیان بەڵام بەداخەوە لە کوردستانەوە کۆی کەی بینین لە ڕابردوو شاولەم ڕووداوی ئەخیریشە کە تەقە لە سارەکانی ئێوەش کراوە ینی تەقە لە سارەکانی وەزارەتی پێشمەرگەش کراوە بۆ ناوبژیوانیکردن ئەمە چۆن چۆنی شەرحەکەی بۆ من ئەمە چۆن چۆنی ئەتوێت چارەسەری بکەین فەرموو سەرچەوە بڕاستی تاوان دیێردەکە گەلەکە مەترسی دارێ و ئەم شێن بێژین نەگەلەکە وسە بەسیا سەر لێوێک و پەقیتن سەر لێوێک و جارەکەدی خودێنێکە تشتێکی وسە ڕید دەتن هەر کوردستانی خڕێ بەتەوەقع بکە مەسەنە 100 کەس بێنە کوشتن هەکە بێ جارێ نەبوو جارەکەدی جارەکەدی نەجار وێت ئەم
گەهینە کەبووی چێ من پێم خۆشە ئەو ینی ئەو خاڵە مەترسیدارە بە بینەرانی شەڵی و بەلانی پێداری خاڵە مەترسیدار دوو فقرت ئەساسیت هەین یەت تێدا ئەنکە دوو خاڵن یا ئێکێ پێشمەرگە نابێتن مسلح بێتە ماڵ بەچەک ینی بچەک شوحدەخوا عسکەریە دەبێژم جەبهەی گەلە شوەرە الجەبهەی بوون سەنگەری شەڕی بوون الجەبهەی بجلگە عسکەری بە بچەکی خۆی هاتیە نۆفی ئاریشێدا و هەمی ئاریشە تامان هەر ێکەوسا بەرفرە هەر عردێکی هەکو gelek bir çekdartên bora pitra pêşmergene. Ev taban bu mehemiya bîte sadmeyeke em hemî poş ve çîn çünkü tu dê çi tamil gel pêşmergeyekê. Pêşmerge ew pêşmerge birayê min e, pismamê min e, ihtimala bavê min e, ew evêl cepheyê Xwedaya kuştin, hinde şehîdê dan, her xêleka tu bişê, her eşîreteka tu bişê, her ekip sadan şehîdê dan vî şerê neşmêje ji gel Daeş. Tu dê çi tamil gelîkî tu macqul e tu rabî pêşmergeyekê bikujî, manê ne macqul e tu pêşmergeyê bikujî. حتى تقيجل تبكت حتى تقل سيارة تجي بكت دەست خۆش من بۆ وەڵامەکەی تۆ وەڵامەکەی کاک سامی ژەمێ لەگەڵ کاک جەبار سلااو لێبێ ببوڕە تۆزە پەیوەندیەکە وەکو پێویست نەبوو لە ڕووی دەنگیەوە بەڵام هیوادارم برادران چارەسەری بکەن سوپاس دەکەم سەرباریەوەی کە پێما بێسا لە کۆبوونەوە بووی بەشدار بووی لە بەرنامەکەمە کاک جەبار منەمێ پێت بڵێم گلێ و گازندەی خەڵک و گلێ و گازندەی چالاکوانەکان ئەوەیە کە ئەلاساس یەکێک لە دروستبوونی هۆکاری ئەم کێشانەی کە ئێمە ئەیبینین لە کوردستانە ئەوەیە کە پێشمەرگە بەڕێزەکان کە ئەگەڕێنەوە بۆ ماڵەوە منجە بێگنی ئەم چەکانەی لێدانێن بە چەکی حکوومەتەوە ئەڕۆنەوە بۆ ماڵەوە ئەو چەکانی کە ئیرامیان کە تەسلیمیان کراوە بۆ شەڕکردن لەگەڵ دوژبن و شەڕکردن لەگەڵ داعشە ڕوبەڕووی یەخەی یەکتریەکەنەوە و ئەو کارەساتانە ئاخۆڵقی وەکو کاک ڕەشید باسی کرد ینی کارەساتی دڵتەزیێن و کارەساتی مەترسیدارە جەناب تەڵی چی؟ بەکارهێنانی چەک بەرامبەر یەکتری و ئەو حاڵەتانەی کە کوشتن کە ڕۆژانە ئێمە لە سوشال میدیا ئەی خوێنینەوە و لە هۆکارەکانی ڕاگەیاندن ئەیبینین کە لە سەرتاسەری کوردستان ڕۆژ بە ڕۆژ زیاتر تەشەنەی سندووە و تەنانەت زۆر جار لەسەر کێشەیەکی زۆر بچووک مەسەرەن دەعمێکی بچووک کابرا دێتە خوارەوە ئەوەی بەرامبەرەکەی ئەکوژێ ینی کە لەم ڕۆژانە لە هەولێر حادسەیەکی ئەوە ڕوویداوە ئەمە فقط پەیوەندی بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە نییە دیارە ئێوە ئەزانن لە هەرێمی کوردستان هێزەکان جیاوازن هێزی پێشمەرگە هەیە هێزەکانی پۆلیس هەیە هێزەکانی ئاسایش هەیە هێزەکانی زێرەبانی هەیە هێزەکانی بەرگری و فریاکەوتن هەیە هێزەکانی دژەتیرۆر هەیە ئەمانە هەموویانێکی باڵا لە وەزارەتی پێشمەرگە منەمێ بە کورتی ئەوم پێ بڵێ ئێوە منجەبتان نییە هەر پێشمەرگەیەکە ئاگەڕێتەوە یا ئەوە قورس ئاگەر منجەبێک دروستکەن ئەو چەکانی لێدانێن و چەک نەبرێتەوە گریمان ڕەنگە هەمان پرسیار ئاراستەی پۆلیسی شەکەم بەڵامی وەکو وەزارەتی پێشمەرگە لەبروی ژمارەی پێشمەرگەکانمان ڕەنگە زیاتر بێ وەک لە وەزارەتەکانی تر ئێوە ناتوانن منجەبێکتانە بێ شوێنێکتانە بێ و چەکانی تیا هەڵگیرێ بۆی کە پێشمەرگە بەڕێزەکان بەبێ چەک بگەڕێنەوە بۆ ماڵەوە ئێوە خۆتان نەزانن لێپرسراوەیە لە هەرێمی کوردستان هێزێکی گەورەیە پاسەوانی هەیە ئەم پاسەوانان بڵاو دەبنەوە لە ناوچەکانی هەرێمی کوردستان جگە لەوە تاکو ئێستا یاسای چەکەڵگرتن ڕێک نەکراوە لە هەرێمی کوردستان هێشتا ئاماری چەک لە لای هاوڵاتیان دیاری نەکراوە چەک لە لای هاوڵاتیانی کوردستان هەیە جگە لەوەش کێشەیەکی تر هەیە ئەوەیە کە بازاری چەک فرۆسیل لە هەموو شارەکانی کوردستاندا هەیە کە ئەوە مەسلەیەکی ترسناکە و لە سەروی هەمویانەوە ئەوەیە کە مەسلەی هەڵگرتنی چەک نەکراوە دەست خۆش کاک جەبار بەڕاستی خۆشحاڵ بووم کە بە وردی دەسەخستە ناو برینەکەەوە منەمێ ئەوەت پێ بڵێم کۆتایی قسەکانێ بەوە بێنە بۆ من بۆچوونی تۆ چییە بۆ چارەسەرکردنی ئەم دیاردەیەوە ئەوە ئۆکەی جەنابەت دانێ بەوانە کە وەزارەتی پێشمەرگەش و ئێوەمانانیش بەشێکن لەو کێشەیە هەمووی نین بەڵام بەشێکن بەوەی کە پێشمەرگە بەڕێزەکانی ئێوەش کە ئەگەڕێنەوە چەکەکانیان پێ و هیوادارمەوە چارەسەرکەن بەڵام سەرنجی تۆ چییە یان نەسیحەتی تۆ چییە بۆ حکوومەت و لایانی پەیوەندیدار و میدیا و هەموو لایەنە بەرپرسەکان کە ئەم دیاردەیە بەرەو چارەسەر بەرین کاتێک کە شەڕ لە نێوان دوو خێڵا دروستە بێ لە نێوان دوو خێزانە دروستە بێ لە ناوان دوو برا دروستە بێ با مەرجع یاسا بێ مەرجع پۆلیس بێ چارەسەر بە چەکەکانی خۆمان نەبێ قسەکەی من ئەوەیە وەکو ئیشەکەی خۆت لە وەزارەتی پێشمەرگە چۆنی دەستکرێ بە چارەسەرکردن لە وەزارەتەکەی خۆتەوە دەست پێ بکە و چیمان پێڵیت یەکەمین کار بە پەلا وەکو باسم لە خۆمەوە دەست پێەکەم کە وەزارەتی پێشمەرگە پلانێکی گونجاوی هەبێت کە بە هیچ شێوەیەک نەهێڵت
هیچ پێشمەرگەیەک لە هەر ئاستێکی باڵای فەرماندەییدا بێ کە بە مۆڵەت ڕۆژ بۆ ماڵەوە شەکی لەگەڵا بێت یاین چەک هەڵگرێ بەڵکو چەکەکان لە مەرجەبی تایبەت لە یەکەکانە لەوێ دانرێ و لەگەڵ خۆیان بۆ لە مۆڵەتدا نەیبا. خاڵی دووەم داواکارم کە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر یاسای چەک هەڵگرتن جێگیر بکە. سێهەم لەو حاڵەتانەی کە کوشتن سڵحی عەشایری نەکرێ بەڵکو یاسا سەروەر بێ و سزای قورسە بێ بۆ بەکارهێنانی چەک لە بەتایبەتی لەم حاڵەتانە جگە لەوەش بەڕاستی بازاری چەک فرۆشتن شتێکی هەڵەیە کە لە هەرێمی کوردستان و لە شارەکانی کوردستان هەیە چونکە هەموو خەڵکێک بارەزوی خۆی توانین چەک بکرێ و چەک هەڵگرێ لەبەرەوەی ئەمانە ئەبێ هەموو بەیەکەوە بە یەک پاکێج چارەسەر بکرێ و نەوەکو لە ناو هێزی پێشمەرگەی کوردستان بەڵکو لە ناو هێزەکانی پۆلیسیش و ئاسایشی و بەرگری فریاکەوتن و زێرەبانی و هێزەکانی دەژەتی لێر هەموو هێزەکانی خۆش بەس بە کورتی وەلەوتم دوا پرسیار بەڵام بە کورتیوەم پێ بڵێ و کاری کە جەنابە باسیەکەی ئاسانە یان قورسە با بڵێن یان ناکرێت یان بەس قسەی میدیایە. هەموو کارێک ئەگەر ئێمە ئێرادەمان هەبێت وەکو حکوومەتی کوردستان قانونمان هەیە قانونەکانمان لە ساڵەکانی نەوەتەوە بۆ مەسەلەی ڕێخستین چەک هەڵگرتن دەرچواندووە و پەسەند کراوە لەبەرەوەی ئەگەر ئیرادەمان هەیە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان یاسا جێبەجێ بکەین ئەگەر ئێمە لە بواری چەکدا و چەک هەڵگردندا یاسا جێبەجێ بکەین و لە بواری دادپەری وەریدا ڕێگە نەدەین لە حاڵەتی کوشتن و کوشت و کوشتاردا سڵحی عەشایری ڕێگای یاسا بگرێتەوە ئێمە توانین کۆنتترۆڵی ئەم زایرە بکەین و نەیڵین ئەوەندە حاڵەتی کوشتن لە هەرێمی کوردستان دەستەکانی خۆش بێ کاک جەبار دووبارە سوپاس کە ئامادە بووی لە بەرنامەکەما وەلەو لەبەر پەلەپەلی خۆش و بێ سەلام و بێکەلام هاتیتە بەرنامەکەەوە بەڵام ئەچیت بینەران لێت قبوڵەکەن و زۆر زۆر سوپاس دووبارە هیوادارم ئەم دیاردێ بەرەو چارەسەر بەرین و ئەرکە کێشە. داوای لێبوردنەکە مەجای یەک دەقەم دێ کە سڵاوم بۆ هەموو هێزەکانی پێشمەرگەی کوردستان هەموو کەسوکاری شەهیدان هەموو بریندارەکان هەموو کەسوکاری بێ سەر و شوێنەکان کە ئومەید دەکەین زودترین کات بگەڕێنەوە ماڵەکانی خۆیاندا و داواکارم وەکو پێشمەرگەیەک بۆ هەموو هاوڵاتیان و پێشمەرگەکان لە کاتی بڵێن کێشەیە دەست بۆ چەک نەبن دەست بۆ عەقڵ بەرن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. دەستەکانی خۆش دووبارە زۆر سوپاس کاک جەبار ئازێتە کێشە کاتێکی خۆش. کاک عەبدال من مەبەستم بوو دوای هەموو میوانەکان بێمە لای تۆ و دوای تۆژە چینە پاکێجە ڕەخنەی تونگە چیە لەسەر ئەم دیاردێ دەستپوشێل وەرکەم بۆ هەبوونە بۆ بەرنامە ڕاستی کەناڵت مەدیا کوردی دەڤاڵەتیەکە باش هەیە بۆ بەرنامێت سایکۆلۆجی و سوسیۆلۆجی بەرنامێ دەڕۆن و دیاردە تێ توێ ڤاڵەتیە دادگیریتن یعنی پەیامێکە ڕاگەهاندنێ گەلێکە باشە چونکو ئێکیش دەردەسەری و ئارێشێتمەیەت هەری مەزن وەک ملەتی کورد مەپیتە و گرنگی تەمامی نەدایە بوارێ سایکۆسۆشیال یعنی مەسەلێت دەرونی مەسەلێ سوسیۆلۆجی هەردووک حتا شۆڕەشت مەل باشووری کوردستانت باڵا بووینە بێ مەسەلێ سانگ پیتە گرنگی قەت vê meselê nedaye. Ji ber hindê nûkeje em toşî gelek arêşeyat bîn yê ev ê dibêjin deronî û sosyolojî. Ez eger tra hindê sosyolojî ra berê xwe deme meselê dibêjme te kurtî diyarda helgirtina çekî diyardeka bêjin diyardeka an bêjin kêşeyeka me nesaxiyeka keltûrê me civakî ye. Bu keltûrê civakê me yê hatiye avakirin ser esasê strakçerê wê ê hêle û hûze û eşîr û qebîletin. Et eşîretê da te hindek urfet eşîretiyê hene ku insanê çekîp helgirît insanekê meqbûl e yê mergûb e ilnik eşîretê. Em hemî kuret eşîretayne. Babên me hemiye hez kir em wek kuretwana fêr bibîn di çawa çekî helgirîn, di çawa bikarînin, di çawa paqişkeyn, di çawa helgirîn. Karînana çekî. Ji ber hindê jî urfê eşîretê da çek helgirtin nîşan û simbula mêrîniyê ye, zalamîniyê ye û şerefa zalamî ye. Eger eşîretekê da insanek bête çekkirin ew wî insanî wasmatil ar stêgma bû çêdbîtin û zîb zîneşi serê xwe beramberî xelkê dî helînîtin. Dest xweş zor ciwan basit kir. Min em ê yek pirsyarî tirî lê bikim. Aya
بە جۆرێک لە جۆرەکانەوەی کە ئێمە بە دوواداچوونمان بۆم بەرنامە کردو بە دوواداچوونمان بۆ سایکۆلۆژیای عشیرەتەکانی کوردستان کردووە ینی هەندێک کەس لەو عشیرەتانە بە عیبەیە زانن ئەگەر کێشەیەکیانە بێ لەگەڵ کەسێکە ڕوبەڕووی پۆلیس و دادگای بکەنەوە ئەوە ڕاستە؟ بله از بێژمەتە هەل دەستپێکا دامەزراندنا دەولەتە عێراقی ساڵە 1920 و پشتویە چەند ساڵە هەرێما کوردستانە ئەباد گوتێ ویلایەت مووسڵ یا تەبلی دەولەتە عێراقی بووی هەلوی سەردەمی و حتا ڕۆژگارە مەیە ئەڤرو هەڤڕکیەکە تند هەبووە مابینە سێ دەسهڵاتە دەسهڵاتە دەولەتێ کو مەلک فەیساڵ ji serêwî gelek pê ve têşal melikî ew heta bûye cumhuriyet ji deshelata eşîretê û deshelata piyavên dînî vê hevrekiyê dat vê sîraê şerenî xêdat mabeyna ve her sêk deshelata her dema deshelata dewletê ya yasayê cih girt hêz keft quwet keft معنى والسر حسابه لوازبون عشيرته هر دما تديت عشيرة قوات بو نوجن بو سرخو بو ويقا ببزانة دولة ضعيفة دام دزگه ضعيفا محكمة با شرطة با آسايش با بهزن آسايش بلشكر با بهني با معنى چيه؟ معنى انه كأزجل حاكم سامي بيكناهم عشيرات أبركة الكردستاني رولك زيدة خراب جيريتن خصوصا في منطقة أملي ها لوكيشن ما فيري آكريه فعشيرات الدور بري آكريه وقتی جدا نهلا آكري ببتباجر هلا نيف باجر دوي صراع بدوات وحضارة علي الوردي جد بيجيتن الفيري عشيرات همي بها وقيامت خوبة سر كبت سر بهاية مدنياتيه اینا حال بو اوه جبر هندجه ات عشیرت بهز دا کو اول به منطقه های دبر خوده هیچ گرنگی که نادنه پوی سیاره شرطه یا برینو که سیارت العقیل رشید کری و هیچ قیمته که نادنه دادگه هیجه چون کد بیشته تمن چکه هی اب چکی دیاسای بجه اینم بر هند یاسا ضعیف بوی و گازن دامن پترجل سر همی اوا کابینت حکومت هرم و کردستان هین کنش یعنی بدرستی رول عشیرت لواز بکن روز با روز رول وای قوت بید پیس که جبر چه؟ جبر پارتی سیاسی احتیاج و قاعده عشیره هی قداب خو حساب کن قاعده بنگه دنگدانه و سر اساسی و دنگاور بگیرن دەست خۆشڕێک ئەوە تاوای برینەکە بوو کە لە ماوەیەکی کورتە ئەتوانم بڵێم ینی پرۆمۆشنیم بەرنامەیە و بۆ قسانە و کردەسەکانە خۆش بێ با بینەری پاکەجێ بین مادەم تۆوە شارەزای برینەکەی ئەبێ چارەسەریشمان پێ بڵێ با بینەری پاکێجێک بین پاکێجێکی گشتیمان ئامادە کردو لەو پاکێجا بە گشتی قسە لەسەرەوەکەین کە زەرەر و زیانی لایەنی پەیوەندیدار و بەتایبەت پۆلیس لە شارەکانی تری کوردستانە چی بۆ لەم ڕووداوانە و باسی بەداخۆ باسی قوربانیەکەکەین کە باوکیەکێک لەو مناڵانەی کە لە ئەنجامی ئەم شەڕانە جگەرگۆشەکەی لەدەستاوە و بە گشتیش ئەو وێنانە پیشانەین کە هەر هەمومان ئازارایەت کاتێک کە باسی دروستکردنی دەوڵەت و چیانێکی سربەخۆ و پێگە و وڵاتێکی قایمەکەین بۆ کوردستان فەرمو طرفينا نشفي طرفينا نشفي طرفينا مجرد جندمان يزيكي جندوايا مجرد ام جيرانات وينا بسبب شرواي عشوائي وطلقة وايد عشوائي زاروكا كي وصينا صالي يعني افكار ساتا بسري بيت يعني تشتكي قالك بزحماته قالك يعني يدل ايش يعني نظام الام شليبكي يعني افكار دي بتشي كده دست مدى نظام دي تشليكين يعني طلقة بسريوي كفتي لشيوي طاخك هميشه لليبي
تاوکو ئێستاوکە وەزارەتی پێشمەرگا چەک بە چەکی حکوومەت نییە ئەوەی پێشمەرگە بەکاری دێنی شەڕی پێدەکا زۆرینیان چەکی شان بەرچی جێرفانی خۆیتی تا ڕادێکی زۆر وەزارتی ناوخۆ بە گشتی ینی لە هەر سێ پارێزگا زۆر منەظەمترە لە وەزارەتی پێشمەرگا. ساڵی 2017 64 کەس کوژرا بوو لە ناو شاری هەولێر. لە یەکەوە تا ئەمڕۆ کە هەژدەی شەشە 22 حاڵەتی کوشتنی عەمدیمان هەیە. کوشتنەکان تۆ خۆ دەزانی کێشەی کۆمەڵایەتیمان هەیە، کێشەی قەرزمان هەیە، کێشەی ئەومان هەیە کە شەڕێکی ئانیە بێ دوو کەس یەکیان چەکی پێچەکە بەکارهێنێ. ئێمە هەڵمەتەکانمان بەردەوامە، بەڵام ئەمەندە سیلاحەکان زۆرن چونکە سنوورەکان کراوانەیە یەت و ئەڕوا لێرەوە ڕوا بۆ جنوب لە جنوبێ وێرە خەڵکیەکەی تیجارەتی پێوەکە لەبەرەوە ئێمە لە سەداست ناتوانین بڵێن کۆنتترۆلەکەین، ئەتوانەوە پەرلەمان و حکوومەتی تازە کە تەشکیلە بە یاسایە دەرکەن سزاکان قورسکەن سنوورەکان تون دوتۆڵکەن ئەو کاتە پۆلیس دەتوانێت لە ناو شارە ئیجراتی تەواو بکات. هر سال 2019 جی حتی نوکی آنکو وان 5 حیوانی بین آنکو 6 حیوان در بازبویی دا گشتی اف کسی نخو کشتی و چیکی هاتی نکشتن مجموعه و همیات بیت 11 کس و ظلامن و هر وصا 6 جناج آنکو افراتاجیک گیان خوشدست دا و هاتی نکشتن چیکی دمانجا و کلاشون. بەر لەوەی وەکو لە بەرنمەیەکی تەلەڤیزۆنیا قسە بکەم وەکو کوڕی شەیدێک شەرمەکەم کە ئەو وێنانە بینم لە کوردستانە وولایانی پەیوەندیدار و وەزارەتە چەکدارەکانی ئەم وڵاتە وەزارەتی ناوخۆ و وەزارەتی پێشمەرگە بە بەرپرسیاری یەکەم ئەزانم لە چارەسەر نەکردنی ئەو دیاردانە و بینینی ئەو وێنانە کە ئازاری هەر کەسێکەیە کە هیوای ئایندێکی گەوری لە وڵاتە هەبێ و هیوادارم بە زووترین کات ئەو دیاردانە چارەسەر کرێ. جەمیلە خان تۆ بۆچی ئاخەیاڵ کێشە؟ ڕاستی وەک تو دەبینی منداڵێکی وا بچووک بێتاوان لە بینی شەڕی دوو بنەماڵە وا بریندار بێ لە میوەک لە جەستەی شەلەل بێ حەیفە بۆ لەبەر چی؟ بۆ بە دوو قسەکردن بۆ بە دوو دیالۆگ منەی لێک تێنەگەین ئەواریشێکە لە نێومانە چارەسەر نەکەین بۆچی کوشتن؟ بۆچی بریندارکردن بۆچی دەربەدەرکردن بەڕاستی مخابن حیف ینی ماڵێک خراپ دەبیتن گوندێک وێران دەبیتن هەردوو زەویەکانمان کە کێلاویانە هەمویان بەبێ خاوەن دەمێنەوە هەموو شک دەبن لەبەر چوا بکەین بابێن پێکۆ دانیشین هەر کێشەیەکەیە بە دوو قسەی جوان بە دوو ڕێز بە دوو احترام لە ناوەنی خوانتە چارەسەری بکەن. باش هەڵبەتە ئەمێ ئاماژەیەک بم بە بانگ هەمیشە شانسیەوەمانە بێت لە بەشێکی زۆر لە بەرنامەکانمانە سوتفاکوێتە کاتی بانگان هەڵبەتەش بانگان ئەگەر بۆ بەدەل لەوەی کە ئەگەر ئیسلام دینیش بیتە لە خۆی و جۆرێک لە ئاوەدانی تایە هیوادارم بەرنامەکەشمان و کوردستانیش پڕ بێ لە ئاوەدانی. کاک سامی کاک عەبدال متفق نەبوو لەگەڵ قسەکانە وەکو چالاکوانێک یعنی ئەو پێی وایە و بەشێکی زۆری چالاکوانەکان لە کوردستانە بەشێکی زۆری ئەو شەریحەیەش کە گرنگجی بە ئایندەی وڵاتیان پێیان وایە ئەمە وەکو هاوکێشەیەک وایە هەتاکو و عشیرەتەکان بەقوت بن یاسا زەعیفە بێ و بە پێچەوانەوە هەر وڵاتێکیش یاسای تیا بەقوت بوو عشیرەتەکان وردە وردا پوچێنەوە هەڵبەت ئێمە باسی پوکانەوەی عشیرەت وەکو ناو ناکەین دەردی جەناب بە دووتە پارتی سیاسی هەیە قایدی سیاسی هەیە چوزانم دکتۆر هەیە مهندس هەیە چی هەیە بە ناوی عشرەت و منطقەکەی خۆیەوە ناوینداوە باسیەوە ناکەین کە ئەم ناوانە پوێتەوە هەڵبەتە باسیەوە ناکەین کاتێک کە بینین کاک عەبدال مەسەلەن ڕەشبەڵەچێک دروستە بێ ئەڵێن ئەمە ڕۆژی عشرەتی فڵانە کە چوزانم چالاکی و گۆرانی و خۆگۆڕین و هەمومان پێی گەشە بینەوە بەڕاستی بەڵام کاتێک ئەو جۆرە دیاردانە ئەبینین هەمومان پێ پوچینەوە ڕائەت چییە لەگەڵ قسەکانی ئەوە و ڕائەت چی تر وردە وردە با بەرەو چارەسەر قسە بکەین وەکو کەسێکی یاسایی. کاک دەرۆ من کاتێ ئاماژەم بەم پرسە کرد
ئەوە لەوە نەبوو کە من پشتگیری سیستەمی عشیرەتگەری دەکەم کاکە حقیقە شتێکە واقع دوو من ئاماژەم بەوە کرد کە ئەمە ئەمری واقعە ناوچەکەی ئێمە و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاست و هەر عێراق لە خۆیەوە دەوڵەتێکە پێی دەڵێن ینی دەوڵەت العشائر پێک هاتەی کۆمەلگای عێراقی بەگشتی کۆمەلگای کوردی بمانەوێ نەمانەوێت کۆمەلگایەکی عشیرەتیە من پشتگیری لەوە ناکەم بەس ئەمە واقعەکەیە ئەوەی کاک عەبداڵ عیلاجی واقع من عیلاجەکەشتان پێ دەڵێم ئوستاد من ئەوەی کاک عەبداڵ ئاماژەی پێ کرد کە چەند دەسەڵاتی تر هەیە لە ڕۆژی دامەزراندنی دەوڵەتی عێراق ئەم دەسەڵاتانە هەوڵ دەدەن مڵمڵانیانە لەگەڵ دەوڵەتی عێراق بۆ بەدەستهێنانی دەسەڵاتی زیاتر دەسەڵاتی جنابێن ئاماژەی بەدەسەڵاتی عشیرەت کرد و دەسەڵاتی ئاین من شتێکتر ئاماژەی پێ دەکەم دەسەڵاتی حەزب دیاڵڵە لە کوردستان خۆ لەسەرەوەی دەسەڵاتی ئاینە و عشیرەتە و دەوڵەتیشە و تا ئێستا لە کۆمەلگای ئێمە بەگشتی ئوستاد لە فەلسفەی سزادان تێنەگەیشت و نازانن سزادان چ نیعمەتێکە بۆ کۆمەلگا خۆ ئەم کارە سادە کە ڕوویدا ئەنجامی تاوانێکی تر و پێ چەند ساڵێک ئەنجامدرا دوو مرۆڤ کوژران بکوژی هەردوو مرۆڤەکە یەک ڕۆژ دەستگیر نەکران یەکسەر مەشمولی یاسای لێبوردنی گشتی بوون 24 ساعت نەچوینەتە ژۆر ئەمە ئەنجامی هەمان ئۆکارە کاکە ئێستا خۆشتاربوونی تاوانبار لە سزادان نەک تەنها پەیوەستە بە ئێمەوە ئێستا بووتە دیاردەیەکی جیهانی ئێستا مەبدەیەک پێیا بۆ لە دنیا پێ دەڵێن بە عەرەبیەکەی پێ دەڵێن مەبدە مکافحة الإفلات من العقاب مەبدە مکافحة نەهێڵانی قورتاربوون لە هۆکارەکان زۆرن کاک دەروون دەزانی هۆکارەکان ئەوەندەن 6 بەرنامەی وەکو ئەم بەرنامەیە بەشی ناکات هۆکارەکان دەگەڕێتەوە بۆ دەسەڵاتی یاسادانان هۆکارەکان دەگەڕێتەوە بۆ دەسەڵاتی جێبەجێکردن هۆکارەکان دەگەڕێتەوە بۆ دەسەڵاتی دادوەری ئیتر دنیایەک کە موکڕی لە هەر سێ دەسەڵاتدا هەیە دەبێت هەر هەمویان چارەسەرکەی بۆ ئەوەی بتوانانی ڕۆژ بە ڕۆژ کۆمەلگایەکە بەرەو پێشتر ببێت دەستخۆش کاک ڕەشید با بڵین لە هەر ناوچەیەکی کوردستان با ناوچەکە دیاری نەکەین ئاکرێت سلەیمانیە چەمچەماڵە کەلارە کفریە خانەقینە هەولێرە هەر جەیەکە پێ دوایە کاتێک کە دوو خێزانە بێ بە شەڕێت دوو خێزانی پلەدار هەڵبەتە دوو خێزان کە نفوسیان زۆر بێ کە چەگاریان زۆر بێت پێ دوایە ڕێزی گڵۆپی سیارەکانی ئێوە ژیرێ و کوسارێکی پۆلیس لە دنیاە پێ دوایە کاتێک کە ئێوە دەرەکەون سام و هەیبەت و ترسی خۆتان هەیە و ئەو ینی دوورەکەونەوە لە یەکتری یان زۆر بەلایەنەوە گرنگ نییە نخير زورا جرينجيل هندك جهات طبعا ما يديتين رزق زيدش سياره بوليس ديرن هند عرض دي افيت تشك داري مشابيتن طبعا اكو تشك فتبيت يب قواتي اكو تديد عدد كاميروفا جمارك زور يتشك دارن او تشك دار تشرزل سياسه جديد معناه بوليس سياسه ترمبيلا بوليس معناه سياسه كتطبيق ديتن بس اكيد تشك نبيتن اكيد الرزل سياسه جديدن باشە باشە تۆ زۆر سەری حساکەی زۆر پێم خۆشە بەڕوونی پێ دوتم ئەگەر چەگارەکان زۆر بنە گەرچەگاری زۆریان هەبێ وەکو چۆن ڕێز لە یاسا ناگرن ڕێز لە سارەکانی وەژ ناگرن ئەکید باشە قسەی تۆ بۆ خۆشببختانەوە دەسەکرێ بە کابینە و تاسیسکردنی کابینی نوێی حکوومەت قسەی تۆ بۆ لایانی پەیوەندیدار بۆ سەرۆکی حکوومەت چییە؟ ئەم داخوازە جێتین دیاردا چەک هەلگرتنێ لە چ ئەردە و چ باژێڕان نەمینیتن و هەمی پێک بێ ینی تەمەشبلی یاسایە تطبیقکردنە یاسایەک و بێتە جێبەجێکردن کۆمەڵگەژی هاریمە بکرد ڕێکخراوەت مجتمع مەدەنی هاریمە پێ خەلکی تێبگەین کە مرۆڤ بچەکی کرێتە نەی جوانە یعنی چ زەڵامینی توێردانە کوچەک تێبی تڤیاویت ئەڤ ئەم بمە خەلکێکی قەنەعەتێ بۆ چێکی کوچەک هەلگرتن شولەکە باش نینە شولەکە باش نینە کو خۆشەرش خۆتکردن چێکی نەهەلگیریت ئەوە گەلەکە مهمە یادژی تطبیقە یاسایە یاسایە بکەم بیژ مەسجەب هەبن وەکی ما پۆلیسە طبعا پۆلیسە دهۆکی ئەس دێ بەحث خگەم ئێتات زانم هەمیان مەسجەبێتین پۆلیسە مەهەکو ئیجازەوەل گیرید کەس بچێک بە دەرناکە بیش مرکزی ئێستاوانێ ئێستات مەوجودن هەمیە نمونە هەمی چەند قسمە من داوامەجەبێت ڕێکوپێک ئەم یاسایە وەزارەتی ناوخۆ بێەوەیوتە یا خۆتان وەکو بەڕێوبەرایەتێکی پۆلیس هەستاون بە جێبەجێکردن و ئەم ئەخۆ تعلیمات هاتن گوتی دەبیت چێک مینتت مرکزی بە ئۆتۆماتیکە چاوە چێک بێت مەژەب هەبیت یا محەسان بیت جە هەبیت بێتە پاکردن هەکو پۆلیس ئیجازەوەل گیری چێکی خۆت هێتە مرکزی نمونەتان زۆر بێخوا کاک عەبدال یاڵە با چارەسەرکەین باش ئەو خود بێت درستی ئەم یاسایە چەک هەلگرتنێ بزانین یاسا چەک هەلگرتنێ هەرێما کوردستانی ژمارە 16 ساڵە نۆتۆسەیە
والعراق جهه یاسا چک هلگرتنی جماره 51 که سال 2017 اگه تماشاوانک بسیار بکد بوچ العراق 2017 ام دی بیجنه واجهه بود سال 1992 جماره 13 بو بس الغاء کرد او قانون تمامی لغی کرد هلوشان یاسا اکانی دانشینه نوکه که جبار یاورش بحث کرد بس یاسا که هی اوانو که عقيل رشيد جد بيجد قال همي رزقرتني بس ياسوانا بيجد ياسات بيجد يسمح بحمل وحيازة السلاح ضباط الشرطة وضباط البيشمركة وضباط القوى الأمن الداخلي وهم يا عراقي ويا كردستاني يعني تحقق هاي كو أفكاسانا همي تشاكيب هالجرن مججبات شي ياسوانا بيجد يعني سر راي هبونا ياسايكي وسر راي دنیای که ماسیات و یاسایی دا کو گلک دزگه سر بخوه کی دزگه مافیم برو گلک رک خراین جوا که سیویل دا خازیت کرین کو اف یاسایی راز بکرین تدا بنه کرین او گوهر تنجبه تدا بنه کرین بلکو هندک ده مطالبه کن کو تمامی اف یاسایی بیت گوهرتن و اکادی بیت شینه وکی عراقه چون کو یاسایی گلک ماسیت ده هین باشه بس اف یاسایی جه کر تمامی بیت جبه کرین دی گلک آرشه پیچاره سر بن بس مع الاسف هرێما کوردستانی ما دەها یاسایەت هەین ئەشێن بوتە باش ینی بە پێوی یاسایی کە ئێستا مامەڵەی پێکرێ لە کوردستانە هەڵگرتنی چەک بۆ ئەفسەرەکان و بردنەوەی بۆ ماڵەوە ئاساییە ڕێپێدراوە هەر کەسە حەقی یعنی کاکڕەشید و نمونونەکانی لە چۆنەڵی خۆیان هاتوون سیستەمێکیان بۆ خۆیان دروست کردووە و چەکەکان نابنە ماڵەوە یا چەکەکە ئەبە تعلیمات تعلیمات وەزارەتی دەرکرد بله نەقانون بله ڕاستە چەند بەڕێوەبەرایەتی وەکو ئێوە کاوکو بزانی شارەکانی تر یا هی قەزاکانی تر دهۆکێ هەمی قەزاوە هەمی مرکز بە هەمی ناحیەوە وسایت ما بە ئەوکرێ زێلی وسایت دهۆک خۆشی وسایەکیت قەزای دژی هەمی تووسانێنە چکوی مەد لەژانێت تەفتیشێت هەین ساڵانە دەرکەوەست تاکیدی لۆمەش جەبەتیان وسیلە جەرتیان هەمیت مەوجودن یانە باش جەمیلە خان بیە مۆلات کاگەڵدان جەمیلە خان بە دیوێکا دەردی کاکسامی وتی بە تۆزێ خەیاڵ پڵاویش نەبین لە ئەرزی واقع قسە بکەین بە دیوێکی شەهەندێک کەس ئەڵێن کاتێک کێشەیەکی کۆمەڵایەتی گەورە لە بینی دوو خێڵا دروستە بێ یا لە بینی دوو خێزانی تۆزێ پلەدار و چەگارە دروستە بێت هەندێک ڕیشسپی و قسانە نەبێت کە لە بینی خۆیان ناکرێت پێم وابێت جەنابیشت لە یەکێک بووی لە ینی ئەندامی ئەو شوێنەکەتان ناوی چێ پێڵێن چی؟ من خۆم لە مەکتەبی زەماوەریەکانیش دەکەم بەڵام لە کێشە کۆمەڵاتەکان زۆر جارێک و بەشدارە بن هەندێک جار ئەڵێن ئەم مەکتەبە کۆمەڵایەتیانەش خاڵی باشی هەیە بۆ نمونە هەندێک کێشە هەیە لە دادگایەک لا ناکرێتەوە نەکەوەی کە کەم و کوڕی کاکسامی و نمونونەکانی بەڵامی تر بڕوای ئەو خەڵکە بۆ وایە بڕوای ئەو کۆمەڵە کەسە بۆ وایە کە لە دادگایەک لا نەبێتەوە لە شوێنە کۆمەڵایەتەکانە یەکلا بێتەوە یعنی تۆ بوونی ئەم ئەبیێنی ئەم شوێنە کۆمەڵایەتیانە کە خۆشت کاریتیاقی چۆنەڵی پاسێکی تری حکوومەت و حیزبە گەورەکان نییە کە یەکێتی هەیەیە مەکتەبی کۆمەڵایەتیە پارتی هەیەی نازانم بۆ حیزبەکانی تر بەڵام کەم تا زۆر حیزبە ئیسلامیەکان هێننی ئەمە خۆی پاسێک نییە بۆ لاوازکردنی حکوومەت و هەیکەلی دادگاکان کە خۆشت کەسێکی لەوانەی کە کارێکی لەو مەکتەبە کۆمەڵایەتیانە دەزانیت چۆنە کاک دەرون ئەمن ئەو شوێنە کۆمەڵایەتیانە بەکەم نازانم زانی بۆ چونکە خەڵکی ئێمە هاوڵاتیانی ئێمە زۆر جا ڕێز لەو کەسایەتیانە دەگرن بێگومان ئەگە کەسایەتێکی وەکو بەرپرسی لێق بچیتە ماڵێک داوای لێ بکەن کە دوژمەنداری نێوانی خۆیان چارەسەرکەن ڕێزی لە قسەکانی دەگرن کێشەکە حەل دەکەن بەڵام دیسان نابێتن بتە جێگیری یاسا چونکە یاسا دەبێ هەمیشە مەرجای خۆ بگرتەوە ئەگەر یاسا عقوبەی تاوانبار بداتن هیچ وەختێک نابێتن دەستگا کۆمەڵایەتیەکان وا بکەن کە پێشگیری لەو ینی خۆش دۆکو ئەندامێکی ئەو شوێنە کۆمەڵایەتیانە خۆشەوەکو ئەندامێک ینی بە پێویستی نازانی ینی نەک بە پێویستی نازانی ینی چۆنەڵی ئەڵەی نابێت بە جۆرێک بێ کە شوێنی یاسا بگرێتەوە ئەمن بە پێویستی دەزام لەبەر یەک هۆکار بە پێویستی نازام لەبەر هۆکاری تر بە پێویستی زام لەبەر چونکە هەندێک خەڵک هەندێک هاوڵاتیان ڕێز لەو کەسایەتیان دەگرن کە لەوێنە یەک سەرۆک عشیرەتەکانیانن گەورەی بنەماڵەکانیانن بەرپرسانی حزبی لەو کۆمەڵاتیانەدا ئیش دەکەن دەتوانن لە نێو ئەو دوو بنەماڵەیەدا هەندێک تێگەیشتن دروست بکەن لە خەڵکی مەوایە ئەگەر کێشە کۆمەڵایەتی ڕووی لە دادگا کرد بە شتێکی عیبە احتیمالە هەندێک هەموونە بە عیبە بزانن بڵێن بۆچی مەسەن کێشەی کۆمەڵاتی مابینی ژن و پیاوێکە
ئەگەر ئەو کێشەیە چ دادگا پیاوەکە لە ژنەکەی زۆر تووڕەتر دەبێت دەڵێ ئابڕۆی منی بێت کێشەکەی منی بەدە دادگا کێشەکە زۆرتر دەبێت بەڵام ئەگەر هاتوو ئەو جێگا کۆمەڵاتیانە هەوڵیاندا لە نێوانیان ئاسانکاری بکەن و کێشەکان بە چارەسەرکەن پاشان ڕەوان دادگاشیان بکەن باش ئەمە ئەرزی واقعەکەی تاوکەرێکتر بن هەردوو لامان تاوکەرێکتر بین باش هەم دەستگە کۆمەڵاتیەکان هەم شوێنە یاسایەکە باشە پێکەوە یارمەتی دەر و هاوکار و تاوکەرێکتر باشە کاک سامی بۆم کە بە دوا قسە تۆزە قسەکانمان نازانم باش بڕۆی بەرنامەکەەوە کات زۆر زوڕۆی بۆم کە بە دوا قسە پێم بڵێ کە هەم چارەسەرم پێ بڵێ هەم ئەوم پێ بڵێ کاتێکە بە پرسێکی لەق بە پرسێکی مەڵبند بەر پرسێکی مەکۆ چوزانم لە هەش پارچ و حیزبێکی سیاسی کاتێک سیرەکەی قسەی ئەوە ڕوا دەچێتە سڵحێکەوە چێتە چوزانم سیرەکەی قسەی ئەوە خوا بەڵام قسەی دادوەرێک ناخوا قسەی ئەوە ڕات و چارەسەری پێکرێ بەڵام قسەی ئەوە وەکو پێویست ناڕوات یعنی چۆن ئەمە چارەسەرکەین چۆنی ئەمە چارەسەر کاک دەروون با خزمەتان بکەم حزب وەک واقع تعامل لەگەڵ ئەم خەڵکە دەکا عقلیەتی عاشیرەتگەری دەبێنێ ئەگەر خۆ کابراش سزادرا کە سوکاری ئەو کابرایە معڕەزن بۆ تۆڵەسەرنەوە لەوانە من هەرگیز دژی سڵح نیم دژی ئاشبوونەوە نیم بەڵام بە مەرجێک تاوانباری حەقیقی دەبێت کاکە سزای خۆی بدات ئەوە نییە تۆ کەسێک بکوژ و بچی لە ماڵی خۆ دانیشی من کە تا بەس شتێک هەیە لە قانون دەڵێ شخصیەت الجەریمە والعقوبە شخصیەت العقوبە کێ جەریمەکەی کردو ئەو عقوبەی خۆ بدا سیستەمی عشیرەتی جیاواز لەگەڵ قانون ئەوان شتێک هەیە پێی دەڵێن سیستەمی تۆڵەسەنەوە عشیرەت تۆ شەر نییە هەر ئەو کەسەی تاوانەکەی کردەوێت کە ئەمە مخالفی قانون و شەرعیشە مەرز نییە ئەو کەسەکەی کوشت بێ بکوژەکە بکوژرێ نەخێر ئەگەر برای بکوژەکەش بکوژێ هەر تۆڵەکە تەواوە من دژی ئەم دیاردەیەمە ئەگەر نا با سوڵحەکە بگرێ کاکە ئەم فلان کەس فلان تاوانی ئەنجام داوە و با بدرێتە ڕادستی دادگا بکرێ با دادگا ڕێکاری یاسایی لەگەڵەوە گرێ اینجا سوڵح لەگەڵ کە سوکارەکان بکرێ بۆ ئەوەی ڕوبەڕوو یەکتر نەبنەوە دەستەکانە خۆش دوا قسەت ئەم دەخوازت کێن تەبانە یاسا چاک هەلگرتنێ بێتە تعدیلکردن هەندێک شارازا هەبن وێ یاسای وەسا چێکن خزمەتە خەلکی دەبێت تەمام کوف چاک هەلگرتن نەمینیتن یا دژی وەزارەتە پێشمەرگەوەکی وەزارەتە نەفخۆ گاوێ چکام زۆن بگەوێت چ شەرنی نەوێگاوێ وختێکی سلمی الحەمدلله ئەو ژی وەکی وەزارەتە نەفخۆ مەسجێبێت خوددانن چەک نەیەتە هەلگرتنەکە نەش وحدێت عسکەری دەرنەکەوێت چیەکە یب ئیجازەژی بیت بێچێک بیت یعنی چەک میتە وحدەوەی عسکەریدا چەکی گران خواستم دەبێژین ڕەشاش بیت هەر چەکێکی بیتە ئەوە ئەساسە یا دژی سوشال میدیا گەلەکە مهمە پڕاستی وەکی بە نەقلەوە دیتین آخر وێنەمە دیتن دوسێ پارچێک مەژە دیتن هەم یەت سوشال میدیا و یەت فیسبوکە بوو مع الأسف ئەدی جارەکە دی بێژم هەندێک موقعیت سوشال میدیا تقریبا شبه رسمی چەوان بێژین کای 24 و موقعێکی فیسبوکی جه هەبیت هەندێک ئەرقامەتی نەخۆرە ژمارەت خەیالیت یەت چەکێ هاتیە بکارینان ئەم دەبێژنێ بە دیماهیکێ هەندێک ژمارەت گوتنێت خەیالیت نەمعقول یعنی توی خەلکی هاندەی کۆپتر چەکی هەلگیری دەورێکی گەلێکی خراپ هەوە دەستەکان خۆش ویستە قسە بکەی بە زۆر بە کورتی زۆر بە کورتی ئوستاد نادیارەک لە قسەکانی ئێمە یاسایەکمان هەیە چەک قەدەغە دەکە هەڵگرتنی چەک بەڵام قەدەغەکردنی هەڵگرتنی چەک شتێکە و حیازەی چەک شتێکی ترە ینی تۆ مەرج نییە ئیلا هەڵگیری ئەمە تاوان نەخێر هەر حیازەکەی لە خۆیەوە تاوانە ئەگەر ناکووە هەڵگرتنی چەک لە ناو شاری ئاکرێ من لە بیرمە پاش سەر هەڵدانەکە ئافرین بۆ ئەو کەسەی بیکەسیەک هەڵگرێ و ناو شاری ئاکرێ پیاسە بکە ئێستا وای لاتووە ئەفسەران بە زولومەرجی مەدەنی پێیان شەرمە عیبە چەک هەڵگرن زایرەی چەک نما دەستەکان نمونە زۆر بێت جەمی لەخان دوا قسەت بەرەو چارەسەر سیسانی چارەسەر ئەوەیە کە یەکەم تشت هەمووان ڕێز لێکتر بگرین ڕێز لە بنەماڵەکان بگرین ڕێز لە کەسوکاری خۆمان بگرین ڕێز لە عشیرەتەکان بگرین ڕێز لە یاساش بگرین یاسا تەواوکەرە یاسا بەردی بناغەیە بەتایبەتی ئێستا دامودەستگاکانی حکومەت باسی دامودەستگاکانی حکومەت دەکەین پۆلیسە ئاسایشە ئەوانە ڕێز لەوانە بگرین کە هاتن ناو کێشەکان هەوڵ بدەین کە ڕێز لە ئەوانە بگرین کێشەکان کە هێشە نەهێڵین هەوڵ بدەین ئێستا من سیارێکی پۆلیسم بینی لە ڤیدیۆکان دەرکەوت بکە چوو ناو کێشەیەکان ئەوانە خۆت بخۆ زیاتر گەرم بوون نابی وا بکرێتن کە سیارێکی پۆلیسات هەوڵ بدرێتن ڕێز و احترامی ئەو سیارە بگرێ ڕێز و احترامی و کەسانە بگرێ کە هاتوو کێشەکانە چارەسەر نەک تەقەی لێ بکرێ و نەک تەقەی لێ بکرێ و نەیهانە و نەقسەی ناخۆشیان پێ بکوترێ و ئەوەی سوشیال میدیا هاوڵانش باسییان کرد من داوا دەکەم بە شێوازێکی باش بەکاربهێنرێتن
ئینەک ئەو دیاردانە زیاتر زەق دەستخۆش. بکەن چکە ئەو دیارنەک دەستخۆش. لە ئاکرێبەتن لە هەموو شوێنەکان دەستخۆش کاک عەبداڵ دوا قسەت بەرەو چارەسەر بەس وەختم چەند هەیە گەلێک ئافتنێت هەن یەک دقە بۆ تۆ یک دقیقه چکە کاتمان نەما بەداخەوە یک بلاز پیچێکی تند بم ایک لازمە طلاقك چه بیت ما بین دەسەڵاتە سیاسی و حزبی الگەل دەسەڵاتە عشیرەتێ چونکو گرێبەستێکە هەڤژینیە زەواجە چێبوو لازمە طلاقك چه بیتن هەندی عشیرەت وەک دەسەڵات ات مەفاصلێت حکوومەتە و حزبێ دابیت هەندی مەسئولێ لقێکێ ئاغایەکی پێشخۆ پێخیت قەت دەردێمە چارەسەر نابیت دوو ئەو قانون لازمە سەر و شنی بێتە نویساندن بە ڕازڤەکردن تعدیلکردن گوهارتن و حتا دمات یا سێ ئەم هەندێک حملاتە تەوعیە چێکەین هەندێک بێژین هەوێت پێیگەهاندنێ دەینە دیارکردن کانێ کاریگەریە نێگەتیف یەت هەلگرتنا چێکی و یەت هەندێک باید عشیرەتێک و دەستوری عێراقیش دامادە چلوسێ بەحەز کردیت بێژیتن هەندێک عرافێت عشیرەتێت هەین ئەبەت ناگونجین گەل مافێ مرۆڤی گەل ئازادیە گەل ئازادیە تاکە کەسی ئەوێ لازمە ئەم گەلێک جورئەت بێن سەر ڕاستین بێژینە حەدی خۆ ڕاستێ بن گەلێک تشتێ دیە هەی هیویدارم وەخت هەبا مە بەحەجێ کردبانە دەسەکانی خۆش گەورەی دانوان هیوادارم شتێکمان کرد بێ بەرەو چارەسەر نەک تەنها وروژانن بە دڵنیایی شۆ منیش لێرەوە کۆتایی بەردامەکە بە دوو خاڵێنم خاڵ یەکەمیان لەو ڕۆی کە وەک ئەرزێکی واقع لە کوردستانە باسکەین کە ڕێژ سپیەکان و چوزانم چی و بەرپرسی لق و مەڵبەند و فڵان و فیسارەکان توانای هەندێک کوژانەوەی ئاگریان هەیە هیوادارم هەرج بە ڕێزێک هەچ کەسێک هەر بەرپرسێکی سیاسی لە وڵاتە کاتێک کە کەسێک جێت بۆ لای بۆی کە سڵحێکی بۆ بکات دەستی کەسەکە بگری و خۆشی بەرەو ڕووی کاکسامی و نمونونەکانی بچن کە کێشەکان بەرنەدادکە ئەمە لە ڕوویەکەوە لە ڕوویەکی ترەوە بە حکوومەت ولایانی پەیوەندیدارە لەم لەم وڵاتە کاتێک کە فیشەشێک بەرساری پۆلیسێکەکەێت کاتێک پەنجەی پۆلیسێک برینارە بێت بە دڵنیاییەوە سمعی ئەم وڵاتە برینار بووە سمعی یاسا لە وڵاتە برینار بووە هیوادارم لایانی پەیوەندیدار بە تایبەت کابینەی حکوومەت بە گرنگیەوە دەستکاریان بابەتە بکە و لە کۆتاییشە ئەمێ بە وێنەیەکی جوان باسکردنی وێنەیەکی جوان کۆتایی بەم بەرنامەیە بێنم ئەویش ئەوە بوو کە لە دواڕووداوی پێکدادانی ئەو دوو خێڵەی کە ڕووی یاو بوو بە باسی سۆشیال میدیا و میدیاکان ئەوەیە کە گەنجەکانی هەردوو عشیرەت چەند وێنەیەکیان لە سۆشیال میدیا بڵاو کردوتەوە و دەستلەملانی یەکترین و نووسیویانە ئێمە دەسەکەینە مل یەکتری ئیتر هەچ کەسێکی تر لەو خێڵی ئێمە شەڕەکە باشەڕکە هیوادارم بەرەو ئەم ئەقلا هەنگاو بنین بۆی کە ئاشتەوایی و نیشتیمان پەروەری و یەکپارچەی خاچی کوردستان بپارێزین و تەنها دروشم نەبێت هیوادارم شتێکمان کرد بێ کاتێکی خۆش دووبارە سڵاو بۆ ئاکری جوان